شارەزایان جەخت لەسەرەوە دەکەنەوە کە داهات و سەرچاوە ئابوووریەکانی داعش بۆ خۆی مەترسێکی گەورەترە لەو کردەوە تیرۆریستیانەی کە ئەنجامی دەدات. داهاتی نەوتی داعش 50 ملیۆن دلار لە مانجێکدا بە پێی هەندێک سەرچاوە نزیکەی 1 ملیارد دلار لە ساڵێکدا، هاوکات 20 تا 40 ملیۆن دلار لە ڕێی زەکات و باجەوە، زیاد لە 100 ملیۆن دلار لە ڕێی تاڵانکردن و فرۆشتنی ئەنتیک و کەرەستەی شوێنەوارە دێرینەکانەوە دەست دەکەوێت. لەبەرەوە بە ئامانجگرتنی سەرچاوە ئابووری و بازرگانیەکانی داعش لەلایەن رووسیا و ئەمریکا و هاوپەیمانانەوە حەشارگە و نیهێنی گەورە ئاشکرا دەکەن. سێلینا ریالیۆ شارەزا لە کاروباری بەرگری بازە ناوبردنی سەرچاوە ئابووریەکانی داعش دەکات. So it's different with ISIS. It doesn't get money from outside the territory it controls. So it gets داعش جیاوازیشی هەیە، سەرچاوە ئابووریەکانی دەرەچی نین، بەڵکە لەو شوێنانە دەستی دەکەوێت کە کۆنتڕۆڵیان دەکەن کە پێکهاتوون لە بازی وەرگرتن و فراندنی خەڵک و بە کۆیلەکردنی مرۆڤ و بە زۆرکڕین و فرۆشکردن بە ئافرەتەوە و سپیکردنەوەی پارە. زۆرێک لەو نەوتەی کە داعش بەرهەمی دەهێنێت لە ناوخۆدا فرۆشراوە، بەڵام کوردەکان بەهۆی کۆنتڕۆڵکردنەوەی شنگالەوە توانیان سەرەکی ترین ڕێگەی نێوان مووسڵ و سووریا کۆنتڕۆڵ بکەن. کێڵگەی نەوتی ئەبوو کەمال لە دێرە زوور یەکێکە لەو کانە نەوتە دەوڵەمەندانەی ژێردەسەڵاتی داعش کە زیاد لە 2 لە سەر 3 کۆی بەرهەمی نەوتی داعش دروست دەکات و ڕۆژانە زیاد لە 700,000 دلاری لێدەفرۆشێت. بەڵام پاش ساڵێک وڵاتانی جیهان بڕیاری بردومانکردنی سەرچاوە ئابووریەکانی داعشیان پەسەند کرد. هەر بۆیە سمانسا پاوەر نوێنەری هەمیشەی ئەمریکا لە نەتەوەی گرتوەکان جەخت لەسەر بنبڕکردنی ئەو سەرچاوانەی داعش دەکاتەوە. ئەوەی ئەو ڕۆکە رووسیا جەختی لێ دەکاتەوە بە ڕژدی کاری لەسەر دەکات کە هاوکات ئێمەش سەنگیمان خستۆتە سەر توانە و سەرچاوە ئابووریەکانی داعشە وە لە ناوبردن و ڕاوەستاندنی ئەو سەرچاوانەیە وەک فرۆشتن و ئاڵوگۆڕکردنی پارە لە ڕێی سیستەمی دارایی جیهانیەوە. ئێمە هەماهەنگیمان هەیە لە ئاڵوگۆڕکردنی ئەو زانیاریانەدا و لە ڕێی ئەمەوە هیواخوازین دەرەنجامێکی زۆر باشیە بێت. شارەزایان قوڵتر دەڕوانە کێشەکانی ڕۆژەڵاتی ناوەڕاست و پیان وایە کە جیهان و ڕۆژەڵاتی ناوەڕاست پڕە لە چەندین قەیرانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی تا ئەو قەیرانانە چارەسەر نەکرێن. ئەمڕۆ ئەگەر داعش لە ڕقە و مووسڵ لەناو ببرێن لە سبەینێدا دەیان گروپی تر دروست دەبێتەوە لەبەرەوەی ئەو هەلومەرجە لەبارەی کە قاعیدەی لە دوێنێدا دروست کرد و داعشی لەمڕۆدا دروست کرد سبەینێ چەندین گروپی توندرە و تر لە داعش دێنەکایەوە. سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین پێی وایە هەر ئێستا زانیاری زیاترمان پێگەیشتوە و پشتڕاستی دەکاتەوە لە کێڵگە نەوتیەکاندا ئەوانەی داعشیان ڕێکخراوە تێرۆریستیەکانی تر کۆنتڕۆڵیان کردوون بە ڕێژەیەکی زۆر و شارەزاییەکی باڵای پیشەسازیەوە نەوتیان لێوە نێردلاوە بۆ تورکیا. Türkiye Cumhuriyeti'nin بەڵام تورکیا بە توندی دژی ئەم تاوانبارکردنێ و ئەردۆگان دەڵێت ئەگەر ئەم تاوانبارکردنە بسەلمێنرێت ئەوە دەست لە کار دەکێشمەوە. ئایا رووسیا و ئەمریکا و هاوپەیمانانی نێودەوڵەتی بەردەوام دەبن لە وشکردن و لە ناوبردنی سەرچاوە ئابووریەکانی داعشدا یان ئەم بازرگانی و داهاتەی داعش هەر بە تەمومژاوی دەمێنێتەوە؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.